قڕیشی ڕێبەری داعش دەکات. کۆشکاسپی پشتڕاست دکە کە دێتیبانی پێداچونە ڤاکسینە فایزەر بۆ زارۆکێن ژێر 5 ساڵی تێم نەکە. وەردەشکارانی ئۆلۆمپیک پەیڕەوی ڕێنەمایەکانی کۆرۆنا دەکەن. بەرنامەیە کورد کۆنێکشنە دەنگی ئەمریکا لە واشنگتۆنە پایتەخت سڵاو و رێزێن من ساڵی هەدەمی جەر بووە بینەرن هێژا. لای منیشەوە جاین دیلان ئیدەمەتان خۆش. تیمی کۆڤید-19 کۆشکی سپی هاوڵاتیان دڵنیا دەکاتەوە کە بەڕێوەبەرەتی دەرمانی فێدراڵ ئاسانترین ڕێگا لە بەردەگرێت لە پێداچۆنەوە بە ڤاکسینی ڤایزەر بۆ منداڵانی خوارەوەی تەمەن 5 ساڵ. دکتۆر ڤیڤێک مۆرفی بەرپرسی تەندروستی گشتی فێدراڵ دەڵێت ئەم ڤاکسینە بە هەمان پرۆسەی ڤاکسینەکانی تر بەڕێوە دەچێت بگرە پێش دەستپێکردنی پەتاکە. ئەمە پاش داواکاریەکەی ڤایزەر دیەت لە ڕۆژی سێشەمە بۆ ڕێگەدان لە دانیژمێکی هیوەنتری دەرزیەکە بۆ مناڵانی ژێرتەمەن 5 ساڵ کە شیانی هەیە ڕێگا خۆش بکات بۆ ئەوەی لە سەرەتای مانگی سێەوە دەست بە دەرزیکوتانی منداڵانی هەر بچووک بکرێت. دیدارێکە تایبەتە لەگەل دەنگی ئەمریکایە ڕێڤەبرا کۆمسیۆنا ناونەتەوی یا ئەمریکا ji بۆ ئازادیên ئۆلی نەدین مێنزا بەحسا کوشتنا سەرکردەیە داعشê ئەبوو ئیبراهیم الهاشمی القوڕیشی ji aliyê Amerîkayê ve li Sûriyê kir. Wê ji hevkarê min dexîlê şemora balkişand ser rola Qureyşî di komkujiya êzidiyan de. ولی جسارت بو کو سروک به تایبەتی بەحسەوەیەکێ بکە کو ئەلقوڕیشی دەست هەبوو د جنوسایدا ئێزیدیاندا و ئەمریکا ڕژدا کو تۆلا vê هۆڤێتیە هەلینە. هەر وەسا سەرۆک دبێژە کو هێزن سووریا دیموکراتیک هەفبەندن منە د شەڕێ دژی داعشدا. لێ ئەس باوەڕ دەکەم گرینگە کو ئەم بالا خوا دانن سەرڕاستیە کو ئەف ڕێبەرێ دویەمێ داعشەیە ئەم لێ دەڤەرن ژێر کۆنترۆلا تورکیەدا لە سووریە دبینن. ترکیه ادلب کنترل دکه و سه هرمن دنن باکور روجالات سوریه داگیر کرنه کو بر آزادین اولی له هبون. اونها جمیلیتان اسلامی را جداعش را آرامن کو جارکادن ام دبینن امریکا د چوان هرمان دا کو ربرک داعش بکوجه. لوا جراو شاویرا و گلک واتهنه. خانم مێنزا کو مەها چلە سەردانا باکوور ڕۆژهەڵاتی سووریە کربوو ji بۆ بەشداربوونا دە کۆنفرانسێکە ئازادیên ئۆلی de pesna rola rêveberiya xweser û xelkê herêmê da dê şerê dijî Daişê û terorê de. Ez باور دکم کو gelin باکوور ڕۆژهەڵاتê Sûriyê û hêviya me ew e ku bibînin bêtir xelk li Amerîka û li Kongresê û li Washington DC tê gehiştine ka wan çi erkekê mezin bi cih aniye û wan karekê çend mezin kiriye. Ez bawer dikim ku car caran di siyaseta me ya derve de me ji bîr kiriye em giringiyê bidin rêveberiya herêmî. Wê her wiha balkişan di ser şer û pevçûnên ku niha li Bakur Rojhilatê Sûriyê di navbera hêzên Sûriya Demokrat û hêzên girêdayî Tirkiyeyê de her wiha bombebarkirina Tirkiye li wer û kişand û ew wekû metirsiyeke li dijî azadiyên ayinî anî ziman. The US is in a tough place because as هون دزانن امریکا در روشک آلوز دایه جبر کو ترکیه ایریشن خو بردوام دکه دوان دو روژن داوی دا وان زیدتری هشته ایریشن اسمانی لعراق و سوریه کرنه لسر شنگاله مخموره کو کمپکا پنابرایه و لسر دیرکه او سویلان دکن آرمانج جبر کو ترکیه بریار دایه کو همو گلن باکور روژهڵاتی سوریه تروریستن و گریدای پککی ونه اف پیکنوکه حکومت کو کردان آواکری جپاشه روژا گل خورا آواکریه نه جبو شر ترکیه. یا کو ام دبینن اوه لهره من ترکیه داگیر کرنه آزادی اولی جهولی رابویه و بتایبتی جی ام تاوانن لدجی کامینین اولی دبینن دزدریجی ناموسه رواندن و گوهارتنا بزوره یا باورن اولی و ویران کرنا جهن اولی. اف یک جهیلا نتوین یک بویی امنستی انترناشنال و ریخستن دنین سر بخواه هاتیه بلگه کرن او راستیه و جبر ویه که اگر ام ری بدن کو ترکیه بهتر جهان داگیر بکه اما بهتر ری بدن تندرین اسلامی دوران کنترول بکن. اف پرزگریکه که
و درباره هبونا لشکری ئەمریکای لە سووریا و پلانین مایناوان لەوەر پشتی ڤەکشیناژ ئەفغانستانê خانم مێنزا ڕۆنیدا سەر پێویستیە پشتگیریە ئەمریکایê بدە وارێ حکومرانیە هەرێمێدا نەتەنێ ئالیکاریە لەشکری یا دژی داعشê. So I think the key is governance matters and how you hold the land. ئەرێ ئەس باوەڕ دەکەم کو خاڵە سەرەکە ڕێڤەبەریە و چاوانیە کۆنترۆلکردنا عەردەیە ji بۆ ڕاوەستاندنا شەڕن بێداوی کو هەم کۆماری و هەم jî دموکرات لەسەر هەڤبیرن. ji ber vê yekê dema ku me li cihên ku şiyanin leşkerî hene pêdiviye ku me nerînek berfirehtir hebe û delîve bidin xelkê da ku rêveberiya xwe bi hêz ava bikin ji bo ku em di demekê de karibin ji wir vegerin. Helbet ez hêvî dikim ku di demekê de ew têra xwe xort bibin heta ku Amerîka bikare derkeve. Lê niha bi taybetî bi xurtbûna Daişê û kiryarên Tirkiyê re xuya nake ku derketina Amerîka di demekê nêzik de wateyek heye. بینەر هێژام دخوازن باڵەوە بکشین سەروەیەکێ کە هون دikarin درێژیە دیدارە دەخیلێ شەمۆ لەگەل خانم نادین مێنزا لەسەر ماڵپەرین کورمانجی و سوورانی و هەروەها پلاتفۆرمین مەدیا جیڤاکیە دەنگی ئەمریکا بشۆپینن. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. ئێستاکە لە گۆڕەپانی ململانیەکاندا لە هەرێمی کوردستان و عێراق گەمەیەکی تر لەو هەمە گەم و سیناریانەدا لە ئارادایە و بەڕێوە دەچێت. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە مامۆستا سووران ئەلیخان ڕاستەوخۆ لە سلایمانیەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. مامۆستا سووران خۆشاتنەوە بۆ بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا پێش بچینە ناو بابەتەکە تا چەند ئەم گەمە و سیناریانە وەکو باز دەکرێت چاواشەکاریە بۆ بەلارەیدابردن و لە بیربردنەوەی هاوڵاتیان لەو بارود و خەسەختەی کە تێدا دەژیان. سپاس بۆ ئەو دەرفەتە هەڵبەتە پرۆسەی سیاسی عێراق هەروەکو هەمیشە باس ئەکرێ و هەموو لایەک ئاگادارە پرۆسەیەکی ئالۆزە بەهۆی فرەپێکهاتەیی و ئەتنیکی و یا فرەپێکهاتەیی ئاینیەوە و بە هەمان شێوە لایەنە سیاسیەکان باکراوندێکی باشیان نییە لە بواری کاری سیاسی و دیموکراسیدا لەبەرەوە ئەبینی هەمیشە کێشەکان دروست ئەبن لەم حاڵەتانە لە پێکهێنانی حکوومەت لە بوارەکانی ترا و بەردەوام پەنە بەنەبەر هەندێک ئالۆسترکردنی کێشەکان چونکە بەردق و کینەوە تا ڕادەیەک لەگەڵ یەکتریش هەڵسو کەوت دەکەن و لە هەمان کاتە ئەو نەبوونی باکراوندە لە کاری سیاسی دیموکراسیدا بۆتە هۆی دروستبوونی چەندین گرفت کێشەی گەورە لە عێراق گرفتی سیاسی گرفتی ئابووری گرفتی کۆمەڵایەتی گرفتی لە بواری تەندروستی پەروەردە لە هەموو بوارەکانە سەربازی ئەمە هەمووی نیشانەی ئەوەیە کە لایەنەکان لەگەڵ یەکتر ڕاستگۆنین لە ممانەسەکردنی دیموکراسیدا ڕاستگۆنین و هەر یەکە لە پێناوی ئەژندەی تایبەتی خۆیدا ئیش دەکا و لە هەمان کاتە ئەتوانم بڵێ مامۆستا سووران ئەم ململانەیە کە ئێستاکە لە نێوان یەکێتی و پارتی لە ئارادایە تا چەند ئەوەندە پەیوەندی بە بەرژەوەندیەکانی هەردوو لاوە هەیە تا بە بەرژەوەندەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زۆربەی کارەکان ئێستاکە پەیوەندی بە بەرژەوەندی حزبیەوە زیاتر هەیە زۆر بەداخەوە ئەوە جێگەی داخە و بەرژەوەندەکانی ملت تا ڕادەیەک پشتگوێ خراون و ئەتوانم بڵێم ئەو ناکۆکیانە زۆربەی ناکۆکی شخصین و زۆربەی ناکۆکی ئەوەن بۆ بەدەستێنانی بەرژەوەندی شخصی بە بەرژەوەندی حزبی ئەگینا بەرژەوەندیەکانی گەل و نیشتیمان ئەبێ بە یەکدەنگی بە یەک هەڵوێستی بەڕێوە ببرێ یاکو کاری لەسەر بکرێت. یەکێک لەو گرفتە سەرەکانە کە ئێستا لە نیوان یەکێتی و پارتی لە ئارادایە ململانی لەسەر پۆستی سەرۆکۆمار وەکو دەوەترێ پۆستی سەرۆکۆمار تەنها سیادی و هیچ سوودێکی بۆ کورد نەبووە بەس ئەم ململانیە بۆچی؟ خۆی ئەوە کێشەکە لەوەدایە کاتێک ئەو پۆستە لە دەستی خۆیان نەبوو لایەنێک ئەڵێ ئەو پۆستە هیچ سوودێکی بۆ کورد نەبووە تەنها بۆ ئیشی حزبی و کاری بەرژەوەندی شخصی بەکار هاتووە ئەی باشە بەیانی ئەگەر خۆیان دەرچوون سەرکەوتوو بوون و لایەنەکەی خۆی بڵێن یاکۆ بەربژێرەکەی خۆی سەرکەوتوو بوو ئایا ئەتوانێ کێشەکانی کورد چارەسەر بکە ئایا ئەتوانێ مادەی 140 و کێشەی بودجەی پێشمەرگە و بودجەی هەرێم و موچە و بەرنامەی نەوت و غاز و ئەوانە هەمووی چارەسەر بکە و هەرێم لەگەڵ عێراقدا بتوانن بەڕاستی و بە پاکی ئیشەکان لە پێناوی مەسلحەتی خەڵک و بەرژەوەندی گەلە بەڕێوە بەرن. ڕاستەوەکو دەوتری ئەو پۆستە زۆر چەورە مەبەستە و چەوریە چییە؟ خۆ ڕۆنی هێزی کوردی نییە؟
تا ڕادەیەک ڕۆنی هیزەی کوردیە ئەگینا ئەم شەڕیان لەسەر نەئەکرد هەندێک جار کە بیانەوێ و پۆستەکە ناشرین ئەکەن یا پۆستەکە بچووک ئەکەنەوە ئەڵێن تەشریفاتیە هیچی بەدەست نییە بەڵام کاتێک ئەکەوێتە ئەوەی کە ناکۆکی لەسەر دروست بێ هۆڵ بدەن بۆ خۆیانی بەدەست بهێنن ئەمجا ئەبێتە پۆستێکی گرنگ و زۆر کاریگەر و کارە ئەگەر تەماشای وەزعەکە بکەین بەباشی دەرەکەوێت کە ئەو پۆستێکی زۆر لاوەکی نییە پۆستێکە ڕاستە لە هەندێک ڕۆوە تەشریفاتیە بەڵام دەستکەوتی مادی و حسابات و قازانجی زۆری تایە بۆ خودی شخصەکەەوە بۆ حزبەکەشی لەو ڕۆژەوە حکوومەتی نوێ عێراق دامەزراوە ناوچە دابڕێنراوەکان یەکێک لە هەر داخوازیەکانی کورد وەکە یەکلا بکرێتەوە تا ئێستا ئەو کەسانێک کە لە بەغدا خاوەندە دەسەڵاتن چ سەرۆکۆمار بگرە وەزیرەکان ئەندامانی پەرلەمان چیان لەو ڕۆوە کردووە تا ئێستا بوو بە تایبەتی بەندی 140 بەڕاستی لە ماوەی 90 ساڵی ڕابردوو ڕای من وایە کە ئەو هەموو نوێنەرانەی کورد لە بەغدا لە سەرۆکۆمارەوە هەتاکو و بچووکترین بەڕێوەبەر نەیانتوانیوە بە دەوری خۆیان هەڵسن و نەیانتوانیوە زۆربەی هاوکێشەکان چارەسەر بکەن یا گرفەکان یا مافەکانی کورد بەدەست بهێنن لە سەروی هەمویانەوە مادەی 140 و ئەو ئانی ترکە من باسم کرد پێشتر بەداخەوە یعنی ئەوەنە لە بیری دەستکەوتی حزبی بوون لە بیری دەستکەوتی ملەتەکە نەبوون و زۆر جار لەبەر هەندێک مەسائلی بودجە و پارە و دەستکەوت مافەکانی کورد بیرچوو بوو مادەی 140 مادەیەکی دەستوریە و هەموو لایەنەکان ئیمزایان لەسەر کردووە معقول نییە 90 ساڵی پێ بچێ و کەس نەتوانێت چارەسەری بکە و ئێستاش من دڵنیام بەم گۆڕانکاریەی تازەش ئەگەر ببێ ئەگەر لایەنێکی تریش سەرۆکایەتی کۆمار بەدەست بهێنێ دیسان هەر هیچی پێ ناکرێت لە ئاست ئەو مەسلەیە خاڵێکی تریش ئەوەیە کە بەرامبەرەکانیش باوەڕیان تا ڕادەیەک و باسم کرد باکراوندی دیموکراسیان نییە ممارەسە سیاسیەکانیان هەمووی لەسەر ئەساسی چینە و بەرامبەر بە بچووکزانینی بەرامبەر و ئەو شتانە سیر ئەکەن بۆیە باوەڕی تەواویان بە مافی کورد نییە باوەڕی تەواویان تەنانەت بە دەستورەکە نییە کە خۆیان ئیمزایان کردووە باوەڕیان بە مادەی 140 و ناوچە دابڕاوەکان نییە کە بخرێنەوە سەر هەرێمی کوردستان بۆیە هەمیشە لە گرفتایە و ساردی لایەنە کوردیەکانیش هۆکارێکی سەرەکیە بۆ جێبەجێ نەکردنی مادەی 140 و باقی مادەکانی پەیوەند بە خەڵکی کوردستانەوە مامۆستا سوێران ئێستاکە ناکۆکی و ململانی یەکێتی لەسەر دوو کاندیدا واتە لەسەر دوو کەس ئایا لەو هەرێمی کوردستانە تەنها دوو کەس خاون توانا و شایستەی ئەو پۆستان؟ نەخێر سەدان کەس هەیە ڕەنگە شایستەتر بن ڕەنگە بەتواناتر بن ڕەنگە دەموچاویشیان لای خەڵک جوانتر و خۆشەویستتر بن بەڵام بەداخەوە ئەجندای سیاسی ئێستا حکم ئەکا لە عێراقا و ئەجندای سیاسیش تێکەڵ بووە بەدەیان ئەجندای تری دەرەکی و ناوەکی و بەرژەوەندی حزبی و ئەو بابەتانە ئەگینا سەدان کەسی ئەکادیمی باش هەیە سەدان کەسی ڕۆشنبیر هەیە کە بتوانێت ئەو پۆستە بە باشی بەڕێوە بەرێ و تەنها ئەو مۆزوعە نەبەسرەوە بە دوو کەسەوە لە هەرێمی کوردستان بەس لە بڕایدان ئەمە بەرەو کوێ دەچێت وە کۆتایەکەی چۆنە؟ من مەبەستت دەرەنجامی ئەم هەڵبژاردنە؟ بەڵێ ئێستا پارتی بەهۆی ڕێکەوتنەکانی لەگەڵ تەیاری سەدری و لەگەڵ تەقەدم و عەزم برایانی سونە توانیویانە زۆرینەیەک بەدەست بهێنن تا ڕادەیەک نزیکەی 170 دەنگێکیان هەیە ئەگە زیاتریش نەبێ و لایەنەکەی تر کە بڵێن یەکێتی و چوارشێوەی هەماهەنگیە کورسیەکانیان لە دەوروبەری 110-105 کورسیایە لەگەڵ چەند کەسێکی ترا لە ڕووی ئەغلبیەتەوە زۆرینە بەلای بەربژێرە هۆشیار زێباریش کاوەتەوە بەڵام لە عێراقدا هەمیشە مفاجعات هەیە هەمیشە لە کاتەکانی درەنگی ئەنجامدانی پرۆسەکە گۆڕانکاری ئەبێ ڕەنگە ڕێکەوتن دروست ببێ ڕەنگە هەردوو ڕێک بکەون بەڵام ئیتر ئەوەش ئەگەرێکی گەورەشە نە هەر ئەگەرێکی باش. سوران علیخان چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس کە لە بەڕنامەی ئەمڕۆدا لەگەڵماندا بوون. زۆر سپاس بۆ جەنابتان. لە باژارێ وانێ لە تورکیە ژنەکە بەناوێ زەینەب شەنگولەر ji aliyê mêrê xwe ve hate kuştin û platforma jinan bersiva wê bûyerê da. Tirkiye ku ji rêkeftina Stenbolê vekişiyaye sala borî 324 jin lê hatin kuştin û 532 rastî tundutujiyê hatin. Pemnêrê Melwanê agahiyên bêhtir hene.
Li gor pêzanînên biyanetê ku çavdêriya kuştin û tundiya ser jinan dike, li Tirkiyeyê 2021 da 324 jin hatine kuştin û 532 jin jî rastî tundiya mêr hatine. Herî dawî li navenda bajarê Wanê Zeynep Şengüler di 29 rêbandanê da li gel Veysel Coşkun ji aliyê hevjinê xwe ve hate kuştin. Platforma jinan ya Wanê derheqê kuştina Zeynep Şengülerê da li bara Wanê pres konferansek li dar xist. Li ser navê platformê Zozan Özgökçe daxuyanî xwand û got ku Şengüler li navenda bajêr li ber çavê gel hêzên ewlekariyê û walîtiya Wanê hatiye kuştin. Özgökçe dibêje ku bi sedema polîtikayên hikûmetê yên dijî jinan li malan, kuçan, kargehan, qereqolan, zindanan û dibistanan tundî û destirêjî belav bûye. Endama platforma jinan ya Wanê parêzer Ebru Demirtepe jî wiha axivî. Kuştina herî dawî bûyî yani gelekî em xemgîn kirin, gelekî em hêrs kirin ji ber ku nav kolanan gelekî saziyên dewletê hene nav wê saziyan da cerwan saziyan da kuştinek jina hate kirin. Ev kuştina gelekî em hêrs kirin û em xemgîn kirin divê li her kolana li jiyana jina dewlet biparêze em biparêzin lê ber çavê me jinek hate kuştinê da. Hevjinê Zeynepê Mehmed Veysî Şengüler piştî desteserkirinê li rêveberiya ewlehiyê gotibû ku wê bi mehan kuştina hevjina xwe plan kiriye û ser navê wê bo zilamên biyanî peyam şandiye. Endama platformê parêzer Ebru Demirtepe got ku ji bo ku kuştina jinan rewa nîşan bidin, hinceta namûsê pêş dixin. Ji bo kuştina jinê rast bikin yani ev tiştekî rast bona were nîşan kirin gotin ki bona namûsê hatiye kirin ya bi rastî eva namûs be jî nikare wê jinê bikuje em nabêjin eva kuştineke namûsê bû ser namûsê bû lê eva kuştina ser namûsê be jî nikar bû wê jinê bikuje lê me gelek mirov dîtin ku vê kuştinê rast dîtin yani eva jî zihniyetekî gelekî kirête gelekî nebaş e. Her wiha piştî bûyerê hat zanîn ku kujerê Şengülerê li dibistana dewletê mamosteyê dersa İslamê ye û beriya mamostetiyê jî melayê mizgeftê bû. Demirtepe got ku bi vê yekî carek din nîşan dide ku dibistan ji bo zarokan cihek xetere ye û nifşê nû bi hişmendiyê xirab tê perwerdekirin. Ev rewşa mirov gelekî ditirsîne bi rastî jî em gelekî me zarokên xwe dişin wan dibistanên Tirkiyeyê ya bi rastî ev mamosteyên wiha herî zêdetir jî em dibêjin ahlak yani tişta mamosteyê ku ahlaqê hîmê mêrivke heke fikrê wê neha be yani em ji bo zaroka xwe ji bo paşeroja xwe gelekî ditirsin. Ji aliyê din ve heya nehe karbidestên dewletê derheqê vê bûyerê da çi daxuyanî nedayîne. Arif Aslan, Dengê Amerika, Wan. بەداخۆ پەژارەیەکی زۆرەوە دوێن لە شاری لۆس ئەنجلس لە یەرەتی کالیفۆرنیا هونەرمەندی ناوبانگی کورد و شیوەکار و پەیکەرساز سەردار زوهدی دڵی لە لێدان ڕاوەستا و بە یەکجاری سەرینایەوە و بۆ هەمیشە ماڵاوای لێکردین. فەرەتەی لە 40 ساڵ لەگەڵ کاک سەردار دۆست و هاوڕێی یەکتر بووین مرۆڤێکی ئێژگار مێهرەبان، دڵسۆز، خاکی، مرۆڤ دۆست و کوردپەروەر بوو. بەجەستە لێرە بوو بەڵام بە دڵ و دەروونەوە لە کوردستان بوو. کارەکانی کاک سەردار ڕنگدانەوەی جەور و ستەم و ڕەنج و ئازاری میلەتەکەی بوو. بەڕۆنی لە هەر تابلۆیەکدا یان لە هەر کارێکی هونەریدا دیار بوو. گەیشتن بە هاڵیوود کارێکی ئاسان نییە، بەڵام سەردار ساڵەها لەگەڵ NBCدا کاری دەکرد و ستێج دیزاینەری بەڕنامەکانی تونای شەوی جانی کارسن بوو و جەی لێنۆ شۆمانی ناوبانگی ئەمریکایی کە ساڵانی پاشتر هەمان بەڕنامەی بەڕێوە دەبرد فەرەتر لە 50 تابلۆی سەرداری هەبوو. سەردار خاوەن چەند پەرتووکێک بە زمانی ئینگلیزی هەیە، هۆنراوی دەهێنێتەوە و لە ساڵەکانی 90 یەکێک لە هۆنراوەکانی کە بە ئینگلیزی بوو هەڵەبجە نووسی من ئاوازم لەسەردانا و خوێندم. دوێنێ کە لەگەڵ کاک بەختیار هاوڕێی دیرێن و برای کاک سەردار قسەم کرد لە ڕێگادا بوو بەرە و بە ئۆتۆمۆبیلێکی لە سان هۆزەیەوە بۆ کالیفۆرنیا لە شاری لۆس ئەنجلس بۆ ماڵی کاک سەردار و لەوانەیە کە لە 56 ساڵەکانەوە لە ئەمریکادا بۆ وەکو زندەیات عومەر هەڵمەت و گورانیبی شەماڵ سایب کاک سەردار هەر لە ساڵی 64ەوە لە ئەمریکا بووە و لە مانگی دەیش هاوکارم ساڵح دەمێجار سەردانی کرد و لەگەڵیا هەفەی وێنیگی سازدا بوو. یادی هەمیشە شاد بین.
ورزشفانên seranserî cîhanê xwe amade dikin ji bo şopandina xewnên xwe û beşdarbûna di rêkeberiyên Olimpiyadên zivistanê de ku dê îro dest pê bikin. Lê îsal ne wek salên din ku hin pîvanên protokolên petaya korona hene û hinek ji wan divê bişopînin. Evaya ya ku Chris Metzer dibînit dema xwe li ser vê rêya Cemedê dixşînit. Evaya rîzana Olimpîkê Katie Olandir e ku di lîstika skeleton da ye. Rastî wekî wê yekê ku swarî trombêlên pêşbaziyê dibin ku not Milan di demjimêrekê da li ser berfê. Evaya rîzanê Olimpîkê Kevin Beckner e ku diyariya skiya serbefrê de ye. Bi rastî wekî xwedirêjkirina serparçeyekî kaxezê ye û tu li jê xwe bikartînî da ku harîkar bi tu pitir lez biçî. Sê ya rîzanên Olimpîkê yên Amerîkî li dema pandemiyê de cavê wan li ser xelatê zêrî li Pekînê ye û dev jê bernadin. Ji ber vê yekê pêdiviya tu testên durist werbigirî, rastî ser êşiyeka lojîstîkî ye. Ji bo ku li ser hizra xwe bin tîma Lîga Amerîka grûpa Covidê destnîşan kiriye ji bo derzî lêdanê, testan û girêdana demamkan. Berî salekê rêxerên Olimpîka Çînê rahênanek ceribandinê ya pêşvext çêkirin da ku nîşa ya rîzanan bidin dema beşdariyê di pêşbaziya lîstikan de diçine Pekînê dê rastî çibin. Ji ber vê yekê pêdiviya tu testên durist werbigirî, rastî ser êşiyeka lojîstîkî ye. Berî destpêka yariyan ji ber girtina deriyê werzişgehan û betalbûna bernameyan, yarîzan rûberûyî kêmahiya deramedî dibin. Her roj em testan dikîn. Her kesek ku me dan û standin digel kirbaye, divîya wan cilûbergên xwe parastinê li xwe kirban, an jî 3 hefteyan karantîn ban. Da ku şiyaban li gel me dan û standinê bikin. Niha jî em demamkan girê didin. Dema Katie Olander çû Pekînê me digel axivit bes me dengê wê hebû. Wê got ku wê karek wekî harîkara daristanê vedît da leşê wê têk neçit. Dema evî darit birîn min deynana alekê û min hemî ji cihê wana dibirin û deynana cihê dî. Ew tiştekî gelek baş bî ji bo werzişiyê û ez ji malê derdiketim û çûme li nav wan dara çunku ez gelek hez lê dikim. Bikner dibêje ku ew li bendêya da ku li Pekînê dadit, lê dema digehdewêrê ji bilî ya rîzanên Olimpîkê û tîma Covidê kesê nabînit. Ez bawer nakim ku kes wê Covidê li vî gundî balav biket. Ji ber wê yekê ez negelek nîgeranim. Dema ez biçim wê derê bêguman wê hindekî rihettir be. Mîna lîstikên sala borî ya havînê li Tokyo çi temaşevanek li wêrê amaden nabit. Her wasa mat zir û hevjîna xwe û kurê xwe yên heyvî jî wê li malê bimînin. Malbata Olander jî nikarin îsal wê di pêncemîn pêşbirkeya jinan piştevanî bikin. Malbata Bikner jî nikarin wî di duwemîn pêşbirkeya Olimpîkê bibînin. Sere rayvê yekê jî çavê van her sê ya rîzanan li yek tişt ye. Ew jî xelatê zêrî ye. جوتیارێکی نمونەیی لە گوندی تەبەتۆڵەکە لە هەڵەبجە سەرقاڵی بەرهەمهێنانی تورە. بەرهەمهێنانی توریش بە ڕێژەیەکی فراوان لە گوندەکە بەرهەم دەهێنرێت. بە جۆرێک هەندێک جار یەک تووری گوندەکە نزیک دەبێتە لە 7 کیلۆ و تووەکەشی خۆیان بەرهەم دەهێنن. ئەو دەڵێ ساڵانە لە گوندەکەدا 400 بۆ 500 تۆن تور بەرهەم دەهێنرێت. ئێرە گوندی تەپەتۆڵەکەیە بە نیشتیمانی توورەکان ناسراوە. چەندین جۆر تووری تێدایە و هەندێکیان کێشی یەک دانەیان 7 کیلۆ تێپەڕ دەکات. ئەم تۆی تورە تۆوی تووری تەپەتۆڵەکەی. ئەحمەد تەپەتۆڵەکەی یەکێک لەو جووتیارە نمونەیانەیە ساڵانە دەیان دۆنم توور دەچێنێت. چاندنی توور لە گوندی تەپەتۆڵەکە بخاستنمە خۆم ساڵی وا بوو 7 دۆنم کردووە، ساڵی وا بوو 10 دۆنم کردووە. ئەم ساڵ کەوازەویەکانم لێم کردوون بە باخواانە 7 دۆنم تورم هەیە. ئەو 7 دۆنم تورە مەزەندەیەکێ ئەو هەموو دۆنم تورە تووری سپی خریتایە، تووری سووری تایە، سووری خڕ و تووری سپی درێژی تایە و سپی درێژەکانەمانەیە و تووری مۆری درێژی تایە، شێرمیشی تایە. ئەمە منم ئەم لەم 7 دۆنما کردووە. ئەحمەد تەپەتۆڵەکەی دەڵێ بەهۆی نەبوونی بازاڕەوە بە نرخێکی کەم توورەکە دوای هەڵکێشان و شتنەوەی لە ڕێگەی کرێکارەوە دەباتە سلێمانی و لەوێ بە بڕەپارەیەکی کەم دەیفرۆشێت کە کوالیتیەکی بەرزیان هەیە. وەڵاهی ئەمە تووریەکە لەو درێژانە بزانە چەند کیلۆ بێ. احتیمالەکە ئەمە 7 کیلۆ بێ. ئەمە خۆی 6 بۆ 7 کیلۆ بێ. زیاتریشە بێ. ئەمجا کوالیتیان زۆر بەرزە. هیچیان پووج نین. ئەگەر چەقۆم ببینی بۆ لەتەکەم هەردووکیان هیچیان پووج نییە. هەمووی ئاوریەتیە.
ئەم تورە گەورانەی ئێمە کێشەکەمان ئەوەیە لە بازارە هاوڵاتی نایکردین ئەبێ لە مەدعەم و کەبابخانەکان سەرفیکەین ئەگەر مەدعەم و کەبابخانەکانی دەبێ ئەو پارە ناکە بووین لە ڕێگەی ئەم کشت و کاڵەوە ئەحمەد توانیوێتی دایان کەسی دیکە هەلی کاریان بۆ بڕەخسێنێت و لە ژنان و لە پیاوان کۆ بکاتەوە بیان هێنێتە سەر زەویەکەی و لەگەڵیا بە پارە تورەکانی بۆ کۆ بکەنەوە. وەڵا شکر ئەم ساڵ بەروبووم باشە جیاوازەکەی کەشواکەی گونجاو بوو سەرەتای پاییزەکەی وشک بوو زیاتر گەشەی کرد و بەروبوومێکی ئەم ساڵ بەروبوومی باشترە لە ساڵان. دەرگای ئەم تورە لە دەرگای شووتی بەحرەکە خۆشترە ئەوەنە ساقەوە ناودارە. تور دەچێتە بواری سەوزەمەنیەکانەوە و وەرزی چاندنی لە 1/8 بۆ 10 دەست پێ دەکات. جوتیارەکانی گوندەکە بەشێکی زۆریان تور دەچێنن تۆبی تورەکانیش هەر لە گوندەکەی خۆیانەوە بەرهەم دێنن. 6 بۆ 7 ماڵی گوندی تەپەتۆڵەکە هەموو ساڵێک لەم گوندەدا 400 بۆ 500 تۆن تور بەرهەم دێنن. ئەوان گەرچی تورەکانیان دانەیەکی دەگاتە 7 کیلۆ بەڵام بازاڕێکیان نییە بۆ ئەوەی ساغی بکەنەوە. هیوا دەخوازن هەنگاوی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بێ بازاڕێک بۆم بەرهەمە بدۆزێتەوە کە بە شێوەیەکی فراوان لە گوندەکەیاندا بەرهەم دەێنرێت و تۆوەکەشی تۆوی گوندەکەیە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ساڵح لە مانگی ئۆکتۆبری ساڵی پێش تو سەردانی لۆس ئەنجلس کرد و لەگەڵ کاک سەردار زۆهدی دیمانەیەک ساز کرد. تەندروستی ئەو چاوە بوو و چاوە هاتە بەرچاوی تو کە جاری یەکەم سەردارت بینی چ جورە مرۆڤێک بوو؟ ڕاستیژی وەکتە گوت جانی ینی جهێوی ئارام و گیانێوی شاد بێ مرۆڤێکی کورد بوو حتات بخوازی ینی ئەو قاسال لە ئەمریکا مایە تشتێکی باڵا من کشاند دەما ینی ئەم بێژم پێشوازی کردن گو دەما ئەم سەردانە ئەس هەوڵدم سەردانە کوردستانی بکەم گو ئەس بێزم ئەس دەچمە ماڵ ینی ئەو قاس بە دەهان ساڵ تو وڵاتێکی بیدگو ئەمریکا بۆ من ئەو جهەک و ئەز لێ دژیم لێ کوردستان بۆ من هەندرێ مدایە هەناوێ مدایە دەما ئەس دچمە سەردانی کوردستانی گو ئەس بژم ئەس دچمە ماڵ ینی ئەو هەندەوە کو مالێکی هەرێ ماڵە جیرانە خۆ ئەو قاس جیرانی خۆ قاس بەڕاستی ئەو بوو تشتێکی دن تایبەت ینی باڵا مکشان تێدا ئەوە کۆ ماڵەوەی بخۆ بوو پێشانگە هاوی بوو ینی ماڵش خۆرا کاری خۆ و هوەرە خۆی شێوە کاری کرد بوو پێشانگە ینی بڕاستی هەر حال لەڤر ئەم دەگەن داویە کورد کۆنێکشن تا جارەکەدن هەر شاد و بەختەوەر بن بمێنە خۆش.